سڵات لەبێ هاوڕێیانی من چۆنن ئەم کاتتان باش بە هیوام کە زۆر باش بن دڵخۆشم دووبارە بە دیداری ئێوە شاد بوومەوە ئەمڕۆ بەرنامەیەکی جیاوازتان پێشکەشەکەم کە ئەزانن بۆ جیاوازە لە بەرۆی کە ئەمڕۆ هاتووم بۆ خەستخانەی هیوا وەکو ئەبینن لە قاوشی مناڵانی چونکە خەونی مناڵێکی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە بەدیێنین. ئەم مناڵەمان ئەمڕۆ ناوی ڕامانە خەونێکی جوانی هەیە. جا ئەمڕۆ خەونەکەی بۆ بەدیهێنین لەبەرەوەی کە ڕامان ئەم نەخۆشیە نابێت بەڕێگر لەوەی کە خەونی هەبێت و ئێمەش هەوڵی بۆین کە بگات بە خەونەکەی. ئازیزانم وەکو ئەبینن گوڵم پێەیە لەبەرەوەی کە ڕامان لە هەولێرەوە هاتووە بۆ سلێمانی و منیش پێشوازی لێ یەکەم و لەگەڵمانابن با بڕین بۆ لای. چۆنی؟ سڵاو چۆنی؟ باشی بەخێر بێی. ئازیزانی من ئێستا من لای ڕامان یان ڕامە؟ ڕامە. من لای ڕامام ئەمڕۆ پێکەوە لەگەڵ ئێوە خەونەکەی بۆ بەدێنین. جا بەرنامەی خەون بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و کۆمەڵ خەونی مناڵەکانی هاوڕێن بەدێنین. جا ڕاماش مناڵێکی ڕووخۆشە کە خەڵکی سووریا بە ڕەگەز عەرەبە ئەمڕۆ خەونەکەی بەدیهێنین. ڕاما چۆنی؟ باشی پێم خۆشە کە باشی. ڕاما سەرتا دڵخۆشم کاتوویتە سلێمانی و لە نزیکەوە تۆم بینی و پێم بڵێ تۆ ئەم خەونەت لە چیەوە بۆ دروست بوو و خەونەکەتمان بۆ باسکە چییە؟ زۆر دڵخۆشم کە تۆم بینی. من خەونم ئەوەیە کە لە داهاتووە وەک ئەندازیاری دیزاینی ناوەکی کار بکەم لەبەرەوەی وێنەکێشانی زۆرتیایە و منیش حەزم لە وێنەکێشانە. دڵخۆشم حەزی لە وێنەکێشانە تێگەشتم. باشە ئەی پێمان بڵێ ئەم وێنانە خۆی کێشاوێتی؟ بەڵێ خۆم کێشاومە. زیاتر بە چی وێناکێشی؟ زیاتر حەزم لەوەیە بە قەڵەم وێنە بکێشم بە ئەکریلیک. ئەکریلیک باشە. ئەی ماوەی چەند ساڵە لە چەند ساڵیەوەی سەوازم تۆ تەمەنە 12 ساڵە باشە لە چەند ساڵیەوە وێناکێشی؟ من تەمەنم 13 ساڵە هەر بە بچووکی دەسم بە وێنەکێشان کردو بەڵام لەو کاتەوەی نەخۆش کەوتوم ئەوەی پێشترم کرد ناتوانم ئێستا بیکەم. من پێشتر خەریکی جیمناستیک بووم بەڵام لەوەتەی نەخۆشم زۆر ناتوانم بجوڵێم بۆیە لێرە هانیان نام بۆ وێنەکێشان لەبەر ئەوە ئێستا وێنەکێشانم زۆر خۆشەیە و ئەمەوێ بەردەوام بم لەسەری. بەس وێنەکێشانیش چالاکێکی زۆر باشە بۆ مێشکت ئەتوانی کە بەردەوام بی لەسەری و زۆر دڵخۆشکەرە کاتێککە وێناکێشی. پێم خۆشە کە دایکیش هاوکاری تەکات و ئەمڕۆژ بە هاوکاری دایک و باوکە ئەمڕۆ خەونەکەی تۆ بەدێنین. جا با بڕۆین وێنەکانی ببینین ئێوەش لەگەڵمانە سێرکەن. با سێریکەین. یەکەم وێنە لەبارەی پزیشکەکانەوەیە کە هەوڵەیان ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی نەخۆشی و مردنی خەڵک. ئەم وێنەیەش باسی ئەوەکە کە چاکە بینەوە زەنگێک لێ ئەدرێ. هەروەها ئەو وێنەیەش باسی ئەوەکە کە شەڕ لەگەڵ نەخۆشیەکە ئەکەین و هەوڵەیەین چاک ببینەوە و چاکە بینەوە. دەستەکەش باسی ئەوەکە کە ئێمە پێویستە هەمیشە دڵخۆش بین لە ژیانە و بە شێوەیەکی باش بیر بکەینەوە. ئەمەش سروشت و لۆگۆی شێرپەنجەیە. ئەمەشیان باسی ئەوەیە کە چۆن فریشتەی مردن بەهۆی شێرپەنجەوە ئەوێت ئێمە ببات و چۆن پزیشکەکان ئەمان پارێزن و نایهەڵن بمان بە. دەست خۆش بێت ئازیزانم گوێتان لێ بوو. هەموو وێنەکانی ئاماژەیە بۆ ئەوەی کە خۆی توشببووی ئەم نەخۆشیەیە. جا پێم خۆشە دووبارە بۆ شتان باسکەمەوە. ئەمە پزیشکەکان ئەیانوێت کە ئەو نەخۆشیە بۆستێنن و ئەمەیان مناڵێکە کە کاتێک چاکە بێتەوە زەنگ لێیە و ئەمەشیان کۆمەڵێک مناڵی ترن پێکەوە ئاڵای ئەویان هەڵکردووە کە چاک بنەوە هاوکاری یەکتریکەن. جا لێرەشە دڵێکی دروست کردووە کە ئەڵێ هەمومان پێکەوە ئەجەنگین.
و ئەمەش سروشتە و زۆر جوانیش دروستی کردو بەڕاستی دەستی وێنەکێشانی زۆر باشە ئەم هاوڕێم ئەمەش فریشتەی ڕۆحکێشانە کە ئەوێ بێ بۆ لایەن بەڵام دکتۆرەکە ڕێگری ئەکات بەڕاستی وێنەکانی زۆر جوانن بەس من تۆزێکیش دڵتەنگ بووم هاوڕێیان جا لێرە وێنێکی کەش هەیە ڕاما ئەم وێنێژی خۆتە باشە ئەمەشمان بۆ باسکە ئەم وێنەیە دووکی ساڵپشانەیە کە ئەڕۆن و بەجێ هەنگاوەکانیان لۆگۆی شێرپەنجە دروست بووە کاتامەش هەر ئاماژەیە بۆ نەخۆشی شێرپەنجە و ئەم ژوورە جوانە کە لێرە لە نەخۆشخانی هیوا دروستکرا بۆ مناڵەکان کە لێرە وێنە بکێشن و چالاکی بکەن ئازیزانم من و ڕاما پێکەوە ئەڕۆین بۆ ئەوەی کە خەونەکەی بەدیبێنین و خەونەکەی ئەوەیە کە حەزەکات وێنە بکێشێت لە پێتان بڵم کۆ یان لەگەڵ مانابن و کاتێکی گەشتینە شوێنەکە پێتان بڵم کاتە لەگەڵ مانابن جا بزانن حەزی لە چی بۆ خەونی چی بووە کاتە با پێکەوە بڕۆین ئامادەی بڕۆین هاوڕانی ئێمە گەشتینە زانکۆی سلێمانی و بەشی شێوەکاری جا خەونەکەی ڕاما ئەوە بوو کە حەزیە کرد لەم زانکۆیە و لەم بەشە وێنەیەکمان بۆ بکێشێت ئەم ڕۆژێمە بە هاوکاری مناڵ پارێزی کوردستان و هەروە دەستگای میدیایی کورسات خەونەکەی بەدێنین جا با بزانین هەستی ڕاما چۆنە من زۆر بە پەرۆشم کە ئێوە ئەتانەوە خەونەکەم بۆ بەدی بێنن بە پەرۆشم بۆ ئەوەی ئێستا دەست پێ بکەین زۆر چاکە منیش زۆر دڵخۆشم و ئێستا پێکەوە ئەڕۆین بۆ ئەوەی کە وێنەکەی بکێشێت لەگەڵ مانابن لە بڕۆی لە کۆتاییشا سوپرایزێکی کەشمان هەیە با بڕۆین سڵاو لێبێ مامۆستاگیان سڵاو لێوەش بەخێربێن زۆر سپاس مەمنون ڕامەگیان ئەمە مامۆستا ڕۆژگارە جا پێمان خۆشەکە خۆشی خۆی بناسێنێ بۆ ڕامە من مامۆستا ڕۆژگارم هەرچەندە لە ئێستا هەم مامۆستام و هەم خوێندکاریشم خوێندکاری دوکتۆرام قۆناغی دووە قۆناغی دوکتۆرام مامۆستام لە کۆلێجی هونەر لە بەشی شێوەکاری منوانە ئاڵێمانێ و ئیتر بە پێی ساڵەکان وانەکانمە گۆڕێ ساڵ هەیە لە قۆناغیەکە ساڵ هەیە لە قۆناغی دوو ساڵ هەیە لە قۆناغی چوارە وانە متۆتەوە تاوکو ێسەش بەردەوام جا سەرەتا با بزانین ڕاما حەز ئەکا چی بکێشێت ئێمە لێرە پێداویستەکانمان بۆ دابین کردووە و لێشم پرسی کە پێشتر بە ئەکریلیک کاری کردووە بۆیە کۆمەڵە ئەکریلیکمان بۆ داناوە بۆمان دابین کردووە و لێرەش ئەمەش دانرا و بۆ ئەوی کە وێنە بکێشێت جا با بزانین ڕاما خەونی تۆ ئەوە بوو کە حەزتە کرد لێرە لەم بەشە وێنەیەک بۆ ئێمە بکێشی پێمان بڵە چی وێنەیەکە کێشی من ئەمڕۆ وێنەی ئەوە کێشم کە نیوەی پزیشکێکە و نیوەکەی تریشی کەسێکی پاڵەوانە لە وێنەکەیە ئەوە پیشانەیەم کە پزیشکەکان چۆن پاڵەوانن بۆ ژیانی ئێمە زۆر باشە دەست خۆش بێکاتە هاوڕانم گوێتان لێبوو ئێستا وێنەیەکمان بۆ کێشێت کە دکتۆرێک بێ لەگەڵ سوپەرهیرۆواتە ئەو کەسی کە کەسێکی زۆر بەهێزە وەکو ڕاما کە هاوکاری دکتۆرەکانەکە باشە جا ئێستا وێنەکەمان بۆ کێشێت و لەگەڵیشە من و خوشکەکەشی و مامۆستاش هاوکارێکین بۆ ئەوەی کە وێنەکە پڕکەینەوە کاتێک کە ڕاما هیلاکە بێ و پشۆیە جا ئەگەر پێ خۆش بێ ڕاما ئەگەر پێت خۆش بێ دەست پێ بکە تۆ دەست پێ بکە و ئێمە کۆمەڵێک زانیاری تینێ لەگەڵ مامۆستا ڕۆژگارە باشە مامۆستا ڕۆژگاریان ئەم سەرقاڵیەوە بێ کە وێنەکەمان بۆ بکێشێت پێمان بڵێ بۆ تەمەنی ئەم کە 13 ساڵە چی پێویستە بزانێ دەربارەی وێنەکێشان و بۆیەکان
لە ڕاستیە هەرچەندە خۆی ئێمە زۆر جار قسەمان لەسەر ئەوە هەیە کە هونەر خۆی بۆ خۆی بەهرێکی خوایە بەڕاستی وا کاکە تۆ ئەم حەزە هەر لە قۆناغی بیدایی و بوونی هەیە بەڵام چۆن ئەوەنێ پەری پێی و بەردەوامەبی لەسەر بوارەکانی یاخو کاری لەسەرەکەی هەڵەتامان بۆ ئەمان پێویستە کە هەڵبەتە و دنیابینینی کە خۆیان هەیەە جیاوازتر لەگەڵەوەی کە بە بەراورد بە ئێمە چۆن ڕەنگەکانە بین چۆن گزارشتی لێ ئەەکەین ڕەنگە تەحولی ئەوان بە جۆرێکتر بێ بۆ ڕانکان بۆ بینین بۆی کە لە دەوروبەرا هەیە لە ئاسمان لەسەر زەوی بۆیە بێ ئازادی بڵێ ئەوەی کە خۆی ئەبینێت و کاری لەسەرکاتۆن بۆ بێ بۆ دنیابینینەی کە خۆی کە سروشتیەکات و دروستیەکات و کاری لەسەرەکە بۆیە بێت تاو ئازادیی تاوی بێتێ بۆ ئەوان ئەمە قۆناغێکی زۆر زۆر گرنگە لەبەر کاتی تر خۆی وردەوردەکە ئەڕوا بەرە و سەروتر ئیتر ئەگاتە ئەوەی کە بە تەواتی ئەڕوا بەرە و ڕێگە واقعکە ڕێگە ڕاستێکە ڕەنگە دروستێکی کە خۆی هەیە فۆرمە ڕاستەکان یاخود سروشتێکی کە خۆی هەیە کاری لەسەر بۆ فێرن ئازادیشی ڕەها هەیە لە کاری ئەمانە لە ڕەنگی ئەمانە لە ئیشەکانە لەبەری کاتێمان کارەکان لەسەر ئۆگەنەوەی کە لە ناو شێوەکاریە چکە ئێمە شێوەکاری ناوە عامەکەمانە بەڵام لە ناو شێوەکاریە بۆم لە جزئیە بێتوانێت لەبری کاری سیرامی هەیە کاری پێکە تاشی هەیە کاری گرافی هەیە نیگارکێشان هەیە بۆی ئەمانی تر پەلە هاوێ جاریش کە بڵاو بێتوانێت تدوێنێت تەجاروبی ئەماناکەن و مارەساکەن بە خۆشحاڵی و مامۆستا خێزانی ڕاما هاوکاریان کردووە بۆ ئەوەی کە ڕەنەکان بە ئازادی بەکاربێنێ و خۆشی حەزی لێە وێنە چی بابەتێک بێ بیکێشێت وەکو ئێستا کە خۆی دیاری کرد ئەو وێنەی کە خۆی دیاری کردووە ئەمڕۆ ئەومان بۆ کێشێ لەبەرەوە خۆشحاڵم کە دایک و باوکی یاخود خێزانی ڕاما هاوکار بوون بە هیوام کە خێزانەکانی تریش بە هەمان شێوە بتوانن کە ئەو توانایی مناڵەکانیان بدۆزنەوە و لەگەڵیشە هاوکاریان بکەن جابا پرسیارەی لە ڕاماکەم بزانم کە حەزی لێە چه بابەتێک یاخود چی وێنەیەک زۆر بکێشێت و بۆچی حەزیشی لەو بابەتێ من حەزەکەم وێنەکانم کارتۆنی بن بەو شێوازە وێنە بکێشم چونکە بۆ من ئاسانترە و ئەمەوێ وێنەکانم بۆ هۆشیارکردنەوە بێ دەربارەی شێرپەنجە وەکو ئەم وێنەی کە ئێستا ئەیکێشم پیشانتانەیەم کە پزیشکان چەند میهرەبانن لەگەڵ ئێمەیە و میهرەبانی ئەوان بۆ من چەند یارمەتی دەرە هەروەها وێنەی کارتۆنی یارمەتیمەیە مناڵیم بیر بخاتەوە کە شیرین و جوان بۆ بەلامەوە بۆیە زیاتر پێم خۆشە وێنەی کارتۆنی بکێشم دەست خۆش کاتە ئازیزانی هاوڕێم هەروەکو گوێتان لێ بۆ حەزی لێ کە ئەو وێنانە بکێشێت هەروە پێشتریش کۆمەڵی وێنەی خۆی پیشانی مننا کە کۆمەڵی کارکتەری زۆر جوانی کارتۆنەکان بوون کێشای بووی جا منیش دواتریش پیشانتانەیە باشە جا وەکو ئەبینن سکێچێکی زۆر زۆر جوانی بۆ کردوین بەڕاستی دەستی زۆر زۆر باشە کاتێک کە لەم تەمەنەیە ئەتوانێت ئەو سکێچە جوانە بکات چۆن فێبووی کە سکێچکەی؟ من وێنەکێشان بە زۆری لە خوشکەکەمەوە فێر بووم ئەو یارمەتی ئەیام دواتریش چوومە سەر یوتوب و لەوێشەوە فێر بووم یوتوب یارمەتی دەرێکی باش بوو زۆر زۆر باشە کەواتە خوشکەکەی و دووبارە خێزانەکەی هاوکاریان کردووە و بە خۆشحاڵیشەوە یوتوب لە بەرەوەی کە ئێستا زۆربەی مناڵەکان یوتوب و تابلێت و مۆبایلیان ئەتوانن بەکاری بێنن بەڵام ئەتوانن وەکو ئەم هاوڕێمان بۆشتی بە سوود بەکاری بێنن جا یەک شتی تریش هەیە ئەمە دنیابینینی ئەو تەمەنانە ئاسان نییە ینی بە بەراورد بێمە زۆر قورسە ینی وەرێسە تۆ دابنی شەوێنەیەکەی ئاسی مناڵێک بێت ناتوانیت ئەو ڕنگانی ئەو بۆ تشکیلە ناکرێت هەرچەندە زۆر جار ئێمە هونەرمەندان ئەو بیرۆک و پرۆژانە بەکارێنی زۆر جار هونەرمەندبانیەکە لەسەرەوەکە بۆ نمونە هێڵەکانی ئەو بەڵام ڕەنگەکانی مناڵە کاری لەسەرەکە بۆ نمونە بۆیە کاتێکە ئەو تەلوینە ئەو هێڵە سەرەتاییانە ئەو فیگەری کە و کاری لەسەرەکە بۆ ئێمە ئەستەمە ینی کاتێککە تۆبی لەم ئاسی خۆتا لەم تەمەنی ئێستاتا کە جاری تکاریی ونەری بتوێ مناڵی دابڕێژیت ڕەنگە زەحمت بێ بۆ توانی ئەو ڕەنگی ئەو دابنیتەوە کاری و بسکێتەوە بۆیە ئەتوانم بڵێم زۆر تایبەتمەندێتی زۆر دنیایکی جوانی تیا هەیە زۆر بەراعەت هەیە لەناو فۆرمەکەیە لەناو هێڵەکانە لەناو ڕەنگەکانە ئەمە وای کردووە کە ئەو جوانی ئەو تایبەتمەندی خۆی دروستکە و جیاکاتەوە بەڕاستی لە کارەکەی هونەرمەندانی دیاخود هونەرمەندانی دێرین و ئەوانی کە ئاسێکی باشتر و تەمەنیشی گەورەتر زۆر ڕاستە دەست خۆش بێ ئەی مامۆستا بەڕای تۆ ڕاما یاخود هاوڕێکانی وەکو ڕاما چ بابەتێک هەڵبژێرن بۆ ئەوەی کە بتوانن وێنەی بکێشن بۆ نمونە ئەتوانن ماجیک یاخود فڵچا یاخود ئەکریلیک یاخود
بۆی چوری هەیە چی هەڵبژێرن یان ئەمەش دووبارە ئەبێ مناڵەکە خۆی بە ئازادی خۆی هەڵیبژێر خۆی نۆرمەڵە ینی زۆر جار مناڵ زیاتر دەزەبات بۆ ماچی بۆ پاستی بۆ نمونە بۆ ڕەنگە ئاویەکان کاری لەسەرەکان بەڵام بە بڕوای من ئەبێت تۆ ئازادیکەی لەوەی کە ئەوە نێت تەجروبەی هەشتەیەکات لەبەری تۆ کاتێک کە منداڵە هەر کەسێک تەنانەت ئێمەش ئەم تەمەنی ئێمەشکە کارێکەکەی تۆ ئەگەر کەسێکی بازمۆتر پێت بڵێ ئەمە مەکە ئەوەیان کە تۆ ئەو وەرناگری بە قەدری کە خۆت نەکەویتە ناوی بۆ نمونە کاتێک تۆ مناڵێک زۆر جار پێوەنی پێڵی بف دەزاگرنە ئەو هەر دەستی هەتا دەستی نەچزێ هەز بەوە کە لەگەڵ یەک جار دەستی سوتا بۆ نمونە ینی ئەنجایتر هەز بەوت ئەو تەجروبانە زۆر جاگرنگە زۆر جام لەگەڵ خوێندکارەکانی خۆمە یان هەتا بۆوانی کە تەمەنیشی گەورەتریان هەیە هەندێک شت هەیە ئەزانم لە کارە هونەرێکە بیکە هەڵەیشی تەیەکەوێ بەڵام ئەمێ خۆی جار بچێتە ناوێ و چکە وەک ئەوە نییە کە تاوێرە من پێی بڵم بەخەدەوە نیە کە خۆی تەیەکەوێت چکە دووتەنی ئەڵێ سوارتانە لێ ناوێت بە سوار بۆیە هەندێک شتێ بەڕاستی ئەوێ پیاە بڕۆی ئەم تەمەنانی ئەمانی ژیانی بە هەموو خطوەکان دەستی بۆ هەرچیەک لە ڕنگ و لە ئەلوان و لە تەلوین و لە هێڵوانە بەکاری لەسەرکات چکە هەر خۆی بۆ خۆی ئەو بیرۆکە و داهێنانەکانی ینی دنیایکی جوانتری تیا داهێنانیشی تری تیا بەڕاستی زۆر ڕاستە. باشە با پرسیارە لە ڕاماکەم بزانم کە بەشداری کردووە لە هیچ چالاکیەک یاخود ڤیستیڤاڵێک وێنەکانی ببات بۆ ئەو ڤیستیڤاڵانە و لەوێ پیشانی هاوڵاتیانی بە؟ من دەرفەتی ئەوەم نەبووە کە وێنەکانم بڵاو بکەمەوە هەرچەنە ئەوە خەونی من بووە بەڵام کاتێک کە هاتمە نەخۆشخانە یارمەتیان نام کە پیشانیان بەم و شوێنێکی وەک پێشانگەیان بە منە کە وێنەکانمی تیاپشان بم هەروەها شوێنێکیش هەبوو کە وێنەکانی منی بەدڵ بوو لەگەڵ خۆیان بردیان بۆیە منیش پێم خۆش بوو دووبارە وێنەکە دروستکەمەوە خەونی من ئەوەیە کە وێنەکانم بفرۆشرێن. کاتێک گوێتان لێ بوو هاوڕێیان وەکو خۆی باسی کرد و بینیشمان کاتێک سەردانی نەخۆشخانەی هیوامان کرد کۆمەڵێک تابلۆی زۆر زۆر جوانی ڕامامان بینی کە لەوێ کێشا بووی و هەروەکو خۆشی باسی کرد کە خەڵکی بیانیش بە دڵیان بۆ و کڕیویانە لێی. چ زانیاریەکی تر پێویستە ئێمە ئەمڕۆ بیبەخشین و بیەین بە ڕامان؟ لە ڕاستیە ئەوەی کە بۆ مناڵ و بۆ ئەم تەمەنی ئەمیش گرنگە هەڵبەتە بەشێک لە قسەکانێکسە تێبینیەوەکی کە بۆ ئەمان ئەو هاندانە زۆر گرنگە گرنگە بۆمان چۆن کارەکانی پیشانەی توانێت باشە تەکنیک و ڕێگا زۆرە بۆ ئەمە کە پیشان بیرێت زۆر جار مەرجێت تۆمە بیتە ناو پێشانگایەکەوە بۆ نمونەگەرەمە شەر نەکرد ئەتوانیت لە ناو ماڵەکەی خۆتە بۆم تەمەنی ئەو هەربوون لە ناو ژوورێکا بووی کە تۆ خێزانەکەی خۆی تاحی پێشانگاتی بۆ بکاتەوە ئەوە جوای بۆ دروستە لە ناو ماڵەکەیە بۆ نمونە دەکرێت لەو شوێنەی بۆ نمونە ئەم کاگەر بۆی تەندروستیەوە لە نەخۆشخانەیە لە ناو ژوورەکە کە پێم وا بشتی شوی کرابێ پێشانگاتی لای بۆ بکەیتەوانێت هەرچەندە هەندێک جار وا باشترە ئەم تابلۆیانە لەو نەخۆشخانەیە بە دڵنیای شوێنیانی تایبەتە بە مناڵان دەکرێت ئەمانە لیا بمێنە و بکرێتە پێشانگای هەمیشەی ئەمانەوەکو یادیارێک بێن نەولوشانە ئەمەی شێکە لەو شتانی کە بە بڕای من بۆ مناڵ بۆ ئەم تەمەنانی ئەمان زۆر گرنگە و زۆر هاانیان بەڕاست جگە لەوەش دایمەگە تێبینی بکەیت لەناو بەرهەموو کارەکانیانە بی ئەو دەوروبەر ڕنگدانەوە دروزەکات لەناو بەرهەموو کارەکانیشیان تەنانەت ئەو بیئی کە خۆی تێەکەوێت هەندێژار لە بۆ نمونە ئەمە جار هەبوو لەگەم ناڵا کارمان کردو پرۆژەم کردووە لە شوێنێکەوە تۆ جەنگی دیا هەبوو بۆ نمونە لە ناو بەرهەمەکان ڕنگدانەوەی هەیە یا بۆ نمونە ئەم ناڵە بزەڵت لە شوێنەکە پەیوەندی بە تەندروستی یاخو تەندروستی باش نییە بەردام لە ناو نەخۆشخانە و بەرکەوتنی هەیە لەگەڵ فیگەرانە لەگەڵ دکتۆر لەگەڵ مزەمی دۆوانە بۆی ڕنگدانەوەی لە ناو کارەکەیە ئەمانە تاسی لەسەر دروستەکەم کاری لەسەرگا هەرچەنە بە گشتی ئەمەی هونەرمەندان یەکێکین لەو توێژانی کە زۆر بەزووی بەر ئەو هەموو بۆنەکانەکەوین چ بە خۆشی چ بە ناخۆشیەکانەوەی بەڕاستی بەڵام هەڵبەتە لە مناڵە زیاتر و ئەو کارەگەری زیاتر دروست دەکات و بڕواشم وایە کە ڕنگانووی لە کارەکەی ئەمیشان بە دڵنیاییەوە لە شتان ساغ بێ ئێوەش مامۆستاگیان بابزانین ڕاما حەز ئەکات کە ئەمڕۆ زانیاری چی وەربگرێت و چ پرسیارێکی هەیە لە مامۆستا کە پێی بڵێت ئێستا چۆن وا بکەم کە قژی وەک ڕاستی دەرکەوێ؟ لە ڕاستیا خۆی زۆر باش بەکارهێناوە ئەم زۆر باشە بەڵام زیاتر ئێمە هەڵبەتە لە نێوان فڵچەیە
فڵچەکان نوعەتیان مەسەلا فەرق دەکات بۆ نمونە خەبارەشیان فەرق دەکات خەبار و بۆ جۆری فڵچەکە هەڵبەتەن لێرە فڵچەی مائی بەکارهێناوە شێوازەکەی وا بڵێن ڕەنگە جیاوازترە لە ڕووی فڵچەی زەیتی ئەوانەوە بۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ممارەسەکردن ینی بەردەوام بوون چکە ئەو ممارەسەیە ئیتر دەستی زیاتر نەرمەکە و کاری لەسەرەکە و خۆی ئەگاپی هەرچەندە لە ئێستا ئەم بۆ ئەم زۆر باشە یعنی ئاستێکی باش هاتووە ئەتوانم بڵم کۆمەڵە قۆناغی زۆر باشی بڕوە هەز بە و مۆهیبێ و ئەو توانە و تاقی تیابینی بەڕاستی بەس پێویستیشی بەوە هەیە کە خۆمان زۆر جاڵین چکەمە ئێمە سەرژم لە کۆلێجی نەراواکین ئێمە کەس فێر ناکەین ئەوەی کێ تێرە خۆی ئەو بەهرەی تایە تەنها ئێمە چەکوشکاری بۆ قەڵەمکاری تیاکەین ینی ئەخێنە سەر سکێک و تر خۆی ڕوات ئەم لێرە بەس ئەوەی پێویستە جنا هاتووە کۆمەڵە قۆناغی باشی بڕۆ بەڕاستی لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی فۆرم و سکێچوونە زۆر باشە. ئازیزانی هاوڕێم کاتە هەروەکو لەگەڵمانە بوون ڕاما زۆر باشە دڵخۆشین کە لەم تەمەنی ئێستا ئەتوانێت بەو شێوازە باشە کە وێنە بکێنشێت و پێشم خۆشە بزانین کە لە کۆتایی مامۆستاچی هەیە بۆ ڕاما بۆ ئەوەی کەوازی لێبێنین وێنەکەی تەواو بکات. من هیوای سەکەوتنی بۆ خوازم و بڕواشم وایە کە داهاتووکی زۆر جوانیە بێ و توانایکی چکە باشی هەیە چونکە ئەم هەمیشەومان و تووە ئەم جگەلەوەی حەزەکەی تایە لە هەمان کاتە بەرداوامێکەشی تایە چکە تۆ حەز بە تەنیاشت ناکە بەخەت ئەگەر بەخەدەوە هەوڵی بۆنیت و مارەسەنەکەیت و کاری لەسەر نەکەی بەدڵنیا ئەم هەردووشی تیاکۆ بۆتەوانێت من هیوایە خوازم کە بەردەوام بێت و چاوەڕوانی داهاتووکی زۆر باش و جوان و پرشم بڕووناچی لەکەم بەڕاستی ئینشاءڵڵا هەروواژە بێ بۆ هیوایم کە بۆ هیواداریشم و ئینشاءڵڵا هەروواژە بێ بێت لەو هونەرمەندانەی کە لەسەر ئاس دەبێت لەو هونەرمەندانە ئەبێ کە هەمومان شانازی و فەخری پێوەکەین ئێمە هونەرمەندانیش ئەوانی کە وەکو فێرخواز و مامۆساکە لە فێرخواز باڵی فێرگەکانە کارەکەین هەچ پێویستێکیش بێمە هەمیشە هاوکارە بین بە هەشت تەمەنێکی جیاوازەوە بێت. زۆر سپاس مامۆستاگیان کە ئەمڕۆژ لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانیش. ڕاما تۆ هیچ پرسیارێکی کەت ماوە؟ کاتە ئێمە وازت لێ هێنین بۆ ئەوەی کە تۆ وێنەکە تەواو بکەی باشە؟ هاوڕانی ئەمە وەکوە بینن وێنەکەی چەند جوان بۆ کێشاوین و لایەکی دکتۆرە لایەکی ئەو هیرۆیە ئەو کارکتەرەیە کە خۆی بە پاڵەواندانێ زۆر بەڵامەوە جوانە بەڕاستی و زۆر دڵخۆشیشم اینجا کۆتا سپرایزمان ماوە بۆ ڕاما پێتان ناڵێم ئەڕۆین بۆ شوێنێک بزانن کوێیە لەگەڵوانە بن. هاوڕێزوانەکانمان گەشتینە بڕگەی کۆتایی بەرنامەی خەون کە کۆتا سپرایزمان بە ڕاماوت هاتوین بۆ سنتەری مات بۆ ئەوەی کە بە دڵی خۆی چ پێداویستێکی حەز لێیە کاتێک وێناکێشێت بیکڕە یاخود هەنێک یاری هەیە لێرە بتوانێت بیکڕێ. سپاسی سنتەری مادیشەکەین کە ئەمڕۆ هاوکارمان بوو بۆ ئەوەی کە خەونی ڕاما بەدیبێن. جابا سەرتا لە ڕاما پرسم زانم کە هاتین بۆ ئێرە بیری لەوە کردەوە سپرایزی سێم چی بێت؟ لە ڕاستیە وامزانی کانڤاسێک یان بۆیە یان فڵچە بێ بەڕاستی پێم وانە بوو ئەم هەموو شتە بێ. کاتە دڵخۆشم کە بۆی بووە بە سپرایز و زۆریش دڵخۆشم کە ئەمڕۆ خەونی ڕامامان بەدی هێنا بە هاوکاری مناڵ پارێزی کوردستان و هەروە کەناڵی کورسات بۆ ئەوەی کە بەردەوام ئێمە لە هەوڵین کە خەونی مناڵەکان بەدی بێنین. جا ئێستاش ئەڕۆین کە کۆمەڵێک پێداویستی ئەکڕین لەگەڵمانە بن بەڵام ئێمە لێرەیە ماڵاوایتان لێەکەین من و ڕاما پێکەوە پێداویستەکان ئەکڕین. ڕاما با پێکەوە ماڵاواییان لێ بکەین باشە تا بەرنامەیەکی تری خەون بەخواتان سپێرین خواتان لەگەڵ.